هەر لەسەرم بابەتە دەوستین میوانێکمان هەیە زانیاری زیاتر وا گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا دەکەم سەبارەت بە ڕەوشی ئەو پەنابەرانە و ئەو کۆچبەرانە کە لە ئێستادا لە نێوان حکوومەتی تورکیا و یۆناندا ماونەتەوە کامیان ئەم پێشێلکردنی مافیان بەرامبەر با کۆچبەران کردووە لەسەر ڕەوشی کۆچبەران بە شێوەیەکی گشتی لە سنوورەکانیش بە هەمان شێوە لەگەڵ بەڕێز ڕەنج پشدەری کە بەڕێزیان ڕۆژنامەنووسن ڕاستەوخۆ لا یۆنانەوە بەڕێگەی سکایپ میوانی ئێمەیە کاک ڕەنج سپاس بۆ ئامادەبوونت لە ئێستادا لێشاوی کۆچبەران چۆنە بۆ ڕۆژاوە؟ بەڵێ ئەم کاتەی ئێوە بینەرانی کورساتیش باش بەڕاستی ئێستا دۆخەکە زۆر خراپە لەوەی کە پێشتر چاوەڕێ دەکرا بەپێی ئەوەی کە تورکیا پێشتر چاوپۆشی دەکرد لەو کۆچبەرانەی کە دەڕۆیشتن بەڵام ئێستا جیالەوەی کە چاوپۆشیان لێ دەکات وەکو بابەتێکی سیاسی بەرامبەر بە حکوومەتی یۆنان بەکاریان دێنێت بەسیترین شت کە من دەێن باسی کەم بە لە 2 هەفتە 2 وەجبەی کۆچبەران بە 2 چوب لەنایەن وڵاتی یۆنانەوە دیپۆرکردنەوە بۆ تورکیا یۆنان ئەڵێ من نایشارمەوە کەم کۆچبەرانە کە دێن بۆ ناوخاکی یۆنان ئێمە دیپۆرتیان دەکەنەوە بەڵام تورکیا ئەم بابەتی بە هەزانی نەیهێش داخل ناو خودی وڵاتی تورکیا بن هەر لە ڕێگا بە شێو غەرقی کردن کارکردنی ماڵ بەسەر وڵاتی یۆنانەوە زیاتر لە 50 کەس بوون بە قوربانی ئەو بابەتە نوێش کە ئێستا باسی لێ دەکرێت بابەتی دوێنێ بوو کە نزیک بە 90 کۆچبەر 92 کۆچبەری ڕەوانی وڵاتی یۆنان کردووە دەستگای کۆچبەرانی یۆنان ئەمڕۆ بەرەبیانی پشتڕاستی کردەوە کە زانیاری تەواویان بەدەست گەیشتووە کە حکوومەتی تورکیا لە ڕێگای سیاری سەربازی سیاری حەسکەری و ئەم کۆچبەرانی بە زۆر ڕاپێچ کردوتە سەر سنوورەکان لەوێ تووشی لەگەڵ کردوون تەواوی گیانی کۆچبەرەکان برینە لەوێ ڕووتی کردنەوە مۆبایل و ئەشیاکان لێ ساندنەوە بە چوب بە زۆرم لێ ئاودیوی ناوخاکی یۆنانی کردوون کۆچبەرەکان منداڵیان تێدا بووە ئەوەندەی کە دەبیندرێت تەنها زیاتر گەنجن وەک لە ڤیدۆکەش و ڕسمەکە دیارە زیاتر گەنجن ئەم بەڵێ ئەمانەی کە بەسەر هاتووە بەڵێ خەڵکی کوێن کاک ڕەنج ئەم کۆچبەرانە زیاتر بەپێی زانیارەکان لەلامانە کاوان پسڕاستکراونەوە خەڵکی زیاتر عێراقی و سوورین لەبەرەوەی حکوومەتی تورکیا ئێستا سیاسەتێکی گرتۆ دەبەر ئەو کۆچبەرانەی کە خەڵکی ئەفغانستان و ئێرانن باس لەو دەکات کە ئەوانە کێشان هەیە دیپۆرتی وڵاتەکانی خۆیان ناکرێنەوە بۆیە بۆ ناردنەوەشیان وڵاتی خۆیان و بۆ بەکارهێنانیان وەکو بابەتێکی سیاسی هەر دووبارە ئەو خەڵکی کە خەڵکی سووریا و خەڵکی عێراق دەبن بە قوربان لە نێوانەدا باش ئێستا ڕۆژی کەناراوەکان و ئەو سنوورانە چۆنە کە کۆچبەران ڕووی تێدەکەن لە چاو ساڵی پارە گۆڕانکاری بەسەردا هاتووە ناتوانم بڵم تەنها شەپۆلەکان سببکارم بۆ ئەوەی کە خەڵک بێ بە قوربانی ئێستا خودی وڵاتی یۆنانیش جەنابەت باس لەوە کرد کە ئامارێکی 25,000 کەسیدا بەڵام بەپێی ئەو زانانی کە من لامە 150,000 کەس بلۆک کراوە لە تورکیاوە کە بێتە ناوخاکی یۆنان نەک تەنها 25,000 کەس ئەو ڕێژەی زۆر کەمتر دوتووە 150,000 کەسە وەجگە لەوەش ئێستا ئەوانەی کە لە تورکیا ئیش دەکەن مطمئین لەوەی کە وڵاتی یۆنان ڕێگریان لە دەکات پێشتر ئەگەر 40 کەس تا 50 کەسیان تێکرد بێ منەمە تەنها وەکو زانیارێک لە ڕێی قساتەوە بڵاوی دەکەمەوە کە بەداخەو بوو بە هۆی ئەوەی کە گەنجێک بێ بە قوربانی دوێنش کە ئەوەی ساکەناڵی قسات باسی کرد باسی ئەوەش دەکەم ئێستا لەتی ئەوەی کە 50 کەس تێکەن 150 کەس دەکەن 200 کەس دەکەن بۆ لەبەرەوەی پێشتر چەند جارێک یەخیان نردووە یەختەکانیان لە ڕێگا تووشی کێشە بوو یان حکوومەتی یۆنان ڕێگەی پێنەدا مەصرفێکی زۆریان کردووە ئێستا دان هەیە لەو ڕێگایەوە هەلەکە بخوازنەوە کە ئیشەکان باشتر بڕوا وەکو دەبینن کە ماوەی 63 کاتژمێر یەختێک ڕۆشتووە بۆ وڵاتی ئیتالیا بەر لەوەی بگەن وڵاتی ئیتالیا ئەوان پەیوەندیان منەوە کرد کە گەنجیشیان لەگەڵە بێهۆشە پێویستیان بە هاوکاریە وتم من ئەوەندەی کە لەدەستم دەیەتوانە حکوومەتی یۆنان ئاگادارکەمەوە بە پۆلیس فریاتان کرد دوای ئەوە پەیوەندیان پسڕا پەیوەندیان پێوە نەکردمەوە تا ئەوەی کە گەیشتنە ئیتالیا لەوتیان کاگڕاز ئێمە گەیشتوین دوا بەدوای ئەوە هەر هێوی خان بێڵە قسەکەم تەواوکەم کە سوکاریەکی ئەم کۆچبەرە پەیوەندیان پێوەکردم 2 ڕۆژ لەوە پێشوتی کوڕەکەی ئێمە دەنگی نەماوە ئەوە یەکەمە توانیمان پەیوەندی بە کۆچبەرانە بکەین بڵین گەنجێک بە ناوی پێشەوە لەگەڵ ئێوەیە ئەو بە سۆراقمان بۆ کرد کە بینیمان بەداخەوە لە زیندانەکانی وڵاتی ئیتالیا گیان لێزدا ئەوش بەهۆی ئەوەیە کە ئەو یەختە زیاتر لە 90 کەسی لێبارکراوە یەختێکی بچووکە ئەو پاڵەپەستۆی کە زۆر لەسەریان بۆ جیالەوەی ئەو کوڕە نەخۆشی ڕەبۆشی هەبوو بەڵام تەحملی ئەو پاڵەپستۆ ئەو هەناسەدانە و ئەو هێرشە زۆرینە ئەو یەختی نەکردووە بۆیە لە وڵاتی ئیتالیا نەخۆشخانەکان گیانی لەدەستاوە باش ئێستا لە ئیتالیا کە زۆرترین ڕێژەی کۆچبەران هەڵدەدەن بگەنە نێو ئیتالیا دروواستەکەن لەوێت کە کارەکانیان ڕەنگە ئاسانتر بێ و خۆیان باسی لەوە دەکەن زۆر جار
چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکرێت لەگەڵ پەنابەرەکاندا پێشێلکاری مافی مرۆڤ بەرامبەریان ناکرێ و ڕێکخراوەنی و دەوڵەتیەکان سەبا لەسەر پرسی مافی مرۆڤ چۆن دێنە سەر خەت بۆ داکۆکیکردن لە مافیان پەنابەر و کۆچبەرانە لەبەرەوەی ئەم کۆچبەرانە لە تورکیاوە دێن بۆ ئیتالیا تووشەش وڵاتێکی ئەوروپی نییە ئیتالیا بە هیچ شێوەیەک مافی ئەوی پێنادەری ئەم کۆچبەرانە دیپۆر کاتەوە بۆیە لەم بابەتە تا چاوپۆشی کردووە بەڵام کە دەگەن ئەوێ بەتایبەت ئەم ساڵ بەشێکی زۆری ئەو کۆچبانان پەیوەندیان پێوەکردوین ئەڵێن کاگەڕنس پێشتر کە پەنجەمۆر دەکراین مافی ئەوان پێدایم بچینە کەمپێکی ئازاد بەڵام ئێستا بە ناوی کەرەنتینە و بە ناوی ئەوەی کە مەسەلەن شوێن و مکان و کەمپیان نییە خەڵکە ناسم 3 مانگ تا 4 مانگ 6 مانگیش لە کەمپە داخراوەکان دەست بەسەرن جیا لەوەش کە ئەمان لە وڵاتی ئیتالیا ئەگەر پەنجەمۆر بکرێن مافی ئەوان پێدرێ بچن بۆ کەمپی ئازاد و لێ بچن بۆ وڵاتیشکە ئەم پەنجەمۆرەش ئەگەر سیرکەی ئەو کۆچبەرانەی کە دەچن بۆ بەریتانیا زیاتر لەبەر ئەوە نییە کە مەسەڵەن بڵین هەموو شتێک لێ باشە لە بەریتانیا بۆیان نا بەڵکو ئەوەیە کە پەنجەمۆری ئیتالیا نابێتە تەسی لەسەریان ئەژینا پەنجەمۆری ئیتالیا لە هەر وڵاتێکی ئەوروپی بۆی بچن دەبێت بگەڕێتەوە بۆ وڵاتی ئیتالیا دەبێتە ماڵ بەسەریانەوە حکوومەتی ئیتالیاش داوایان دەکاتەوە بۆیە ینی ئەوەندە ئاسانیە کە خەڵک پێی وابێت کە گەیشتە ئیتالیا گەشتە بەهشت و گەشتە ئەوروپا سەختە بەڵام میتر خەڵک دەیەوێت لەگەڵی ڕابێت لەگەڵ وەزعەکە ڕابێت خۆی دەکا بە قوربانی لەو ڕێگایە باشە کاگڕنج ئەو کۆچبەرانی کە لە ناو یۆنانە دەمێننەوە چاوەڕێی دەرفەتێکەکەن بۆ ئەوەی کە لێۆنانەوە بڕۆن بەرەو ئیتالیا ئەمانە چۆن مامەڵیان دەکرێت ڕۆژی ئەو کۆچبەرانە چۆنە من زۆر جار دەبینم کە جەنابەت بەدواداچوون بۆ بشێک لە کۆچبەران دەکەیت لە ڕۆژێکی باش دانین بە گشتی ڕەوشیان چۆنە جا ئەوانی کە کوردن یانەوانی خەڵکی شار و وڵاتەکانی دیکەن بڵێ حکوومەتی یۆنان بە هیچ شوێک رازیمی ئەم خەڵکە وڵاتەکەی بمێنێتەوە پێی وایە کە وڵاتەکەی تەنها وڵاتێکی گەشتیاری و حەز دەکات زیاتر گەشتیار ڕووتێ بکەوە بە ئەم ساڵیش بە تایبەتی کە زیاتر لە 45,000 کەس لە ساڵی 2021 بۆ 2022 خەڵکی ئۆکرانیاس ڕوویان لە وڵاتی یۆنان کردووە ئەو هەموو کارێک دەکات بۆی ئەو کۆچبەرانەی کە لە ڕێگای تورکیاوە دێن بۆ یۆنانیان بۆ ئیتالیا دیپۆرتیان کاتەوە ئەمە بەوەکو سیاسەتە بکاردێنە بڵێ تا من خەڵکێکی زۆری ئۆکرانیم لای ژن و منداڵ ئەبێ بیان پارێزم بەڵام ئەگەر ئەو هم پەنابەرە زۆر ڕ لە من کات ناتوانم بەرگیان لێ بکەم بۆی ئەوروپاش بێدەنگی لەوە دەکات کە ئەو خەڵکە دیپۆرت بکرێتەوە بۆ بابەتی ژیانی ئەم خەڵکە لە وڵاتی یۆنان خراپە بۆ لە وڵاتی یۆنان ئەتوانم بڵێم بەراوی بە وڵاتەکانی کە سۆسیالی نییە کاتێک کە کۆچبەرێک بە خێزانێکی دوو منداڵ سێ منداڵ دێتە ئەم وڵاتە تا 6 مان کارتێکی بانکی 150 بۆ دەکرێت کە بەشی شتێک ناکە ئەڵێ بڕۆ بخۆ لە کۆمپێک ناوت مستە بڕۆ شوقەیە بکرێ بگرات دوای ئەو 6 مانگە ئەم بڕپارێژ نامێنێ دێ بکەتە سەر جادا یان ئەو تا دەبێ بە قاچاق ملی ڕێگا بگرێتە بەر باش ئێستا ڕێژەی هاتنی کۆچبەران چۆنە بینن کۆچبەران لێشاوی هاتنیان بۆ یۆنان و بۆ وڵاتانی ڕۆژئاوا کەم و زیادی کردووە سەبارەت بە وشەی لێشاو ماوەی چەند مانگێکە دووبارە حکوومەتی تورکیا وەکو سیاسەتێک دەیە بەرامبەر بە یۆنان ئەوروپا بەکاری بێنێت کۆمەڵێ کۆچبەری سووری دەباتە سەر سنوورەکان لەوێ ڤیدۆشتیان پێ دەکا ئەڵێ کە دەیانەوێت سنوود بەزێنن حکوومەتی تورکیا ناتوانانی ڕێگریان لێ بکەین ئەوەش زیاتر بۆ یەکە مەسەلەن داوای پارەی زیاتر داوای تموعی زیاتر دەکات لە ئەوروپا بەڵام سەبارەت بە کۆچبەران ئەم قسەی جەنابەت کە ئێستاش خەڵک زۆر بەتەمایە بێت بە ئەوروپا خەڵکێکی زۆر لە تورکیا کەوتووە بە تایبەتی کورد خێزان منداڵ هەموو لەوێ ماونەتەوە ناشێنێ بگەڕێنەوە بۆ عێراق ناشێنە بگەڕن وڵاتێکی خۆیان چاوەڕێی ئەوە دەکەن کە ڕێگایشان بۆ ئاسان بکرێت دەچن بێن بە ئەوروپانی هێفی خانەگەر قسم پێ نەکری باسی شتێک کرد بۆ دەکەم ڕۆمانیا ئێستا خەڵک فێر بۆچێ بۆ ڕۆمانیا کە ڕۆمانیا هیچ سیستەمێکی پارێزگاریکردنیەوە پۆڵم داوا لەبەروی ناتوانم بچم بۆ ئیتالیا ناتوانم بێن بۆ یۆنان ئەیانەوێ ئەم ڕێگای بینی تورکیا ئەم جازەفە گەورە آخر ڕاستە لە تورکیا بۆ ئیتالیا 5 ڕۆژی پێچێت لە بۆ ڕۆمانە 2 ڕۆژی پێچێت 3 ڕۆژی کەمتری پێچێت بەڵام ئەو مجازەفە گەورەی ئەکەن بەس فی سەبیلی ئەوەی کە بگانە وڵاتێکی ئەوروپی نەگەڕێنەوە بۆ کوردستان یعنی خەڵک ئەم ڕێگاش بگرێتە بەر وەجیا لەوەش ئەگەر پەنجەمۆری ڕۆمانیا بکرێ لە بەریتانیاش دیپۆرت دەکاتەوە قبڵت ناکات یعنی ئەوەندە سیستەمیان ناخۆشە باش کاگڕنج ڕێکخراوەکان دەیان بینی کارەکانیان یان چالاگوانان کە لەگەڵ کۆچبەرانە بەرکەوتیان هەیە لەو سنوورانەدا ڕۆڵی ڕێکخراوەکان چییە بۆ داکۆکیکردن لە مافی ئەوان بۆ هاوکاریکردنی ئەو کۆچوەرانی کە لە سنوورەکاندا گیر دەخۆن جێی داخە بە تایبەت ئەم 2 ساڵی کە کۆڕۆنا هاتووە هەموو بیانوویەکی ئەم ڕێکخرا و تەنانە خودی من خۆم متەرجمی 4 زمانم ئێستا بێ ئیشم
بەس فی سەبیلی ئەوەی کە ڕێکخراوەکان دەستیان هەڵگرتووە گەڕانەوە وڵاتەکەی خۆیان ئەڵێ ئێمە ناتوانین بە لەبەر وەرزی کۆڕۆنا بینە وڵاتی یونان و هاوکاری ئەم کۆچبەرانە بکەین یان داکۆکی لە مافی ئەو کۆچبەرانە بکەین یان ئەتوانم بڵێم لە وڵاتی یونان و هەتا ئیتالیا و ئەوروپا بەگشتی لە کۆچبەران لە دۆخێکی زۆر خراپدان بەس فی سەبیلی ئەوەی کە ڕێکخراوەکان ئەڵێ من ناتوانین لەو کۆچبەرانە نزیک بینەوە لەبەر ئەوەی کە وەرزی کۆڕۆنایە و ناتوانین هاوکاریان بکەین بەتایبەت ئەم چەند ساڵە باسی ئەوانیش دەکەم ئەم چەند ساڵە بەتایبەت ئەم ساڵ کەمتەرخێکی زۆر بەرامبەر بە ڕێکخراوەکان هەیە بۆ ئەو کۆچبەرانی کە دێن چەندین ڕێکخراو هەیە لە وڵاتی یونان هیچ کامێک لەو ڕێکخراوانە یانبەتی کۆچبەران ناکە بەڕاستی باشە ئەی ئەو ڕێکخراوانی کە لەناو خۆی یۆناندان ئەمانە هیچ بۆچوونیان چییە هاوکاری هەمانگیان چییە بۆ پەنابەران من لە خۆمەوە دەست پێ دەکەم وەکو چالاکەوانێک ئێستا ڕێکخراوێکی خۆبەخشم هەیە هەموو جارێکە کۆمەڵێک کۆچبەر دێنن ناو ئاو پەیوەندی بمنەوە دەکەن کاک ڕەنجە خەریکە ئەخین چین جیا لەوەی کە من تەلەفۆن بۆ پۆلیسی یۆنان دەکەم ئەڵێم کۆمەڵێک کۆچبەر لەنا ئاودان ئەوە ناومە ئەوە ئەدرسمە ئەو هەموو شتێکمە من چالاکەوانێکم ئەوانە دای هاوکاری دەکەن دوای ئەوەی ئەو کۆچبەرانە کە ڕزگار دەکەن دایانێنەوە بە تووشە بە 3 سعات بە 4 سعات تحقیق و بابەت لەگە من دێننەوە بۆچی من تەلەفۆنم کردو بۆ ئەوان یعنی زۆر شتەکانە سەخت کردو دەڵێ ئێوە بە هیچ شوێک مافی ئەوتان نییە کە یامەتی ئەو کۆچبەرانە دەن لەبەر ئەوانە کۆچبەرێکی یاساین ئەوانە داوای مافی پەنابەریتیان پێنادرێت لە وڵاتی یۆنان دەیە بگەڕێنەوە جا بۆیە ڕێکخراوەکانیش لەو شتانە ئەترسن کە پۆلیسی یۆنان یاخود هێزەکانی دەریاوانی یۆنان تحقیقیان لەگەڵ نەکەن و پشتیان لەگەڵ نەکەن بۆیە ئەوانش لەبەر ئەو بابەتە کەم تەرخەمن بەڕاستی باش ئێستا هیچ کام لەو کۆچبەرانی کە ڕویان کردوتە کەناراوەکانی یۆنان ینی دەنگ هەیە بەپێی ئەوەی کە زوو پەیوەندی بێت جەنابتەواکەن بۆ ئەوەی کە یان گیریان خوارد بێت لە سنوورەکان لەناو ئەو چوپ و بەلەمانی کە باسی لێەوە دەکەن لەناو ئاوەکاندا گیریان خوارد بێت ئێستا کۆچبەر لەو کەناراوانەیە بوونیان هەیە دەتوانم بڵێم لە سنووری تورکیا هەیە ماوەی 4 ڕۆژە چەند خێزانێک کورد پەیوەندیمان پێوە دەکەن کە نزیک بە 85 کۆچبەری کورد لە سنووری تورکیا بە قسەی خۆیان وتیانە مۆبایلەکەمان لێ وەردەگرن دەمانخەنە یەختێکەوە بەڕێمان دەکەن بەڵام دەنگیان نەماوە بەڵام بەپی ئەو زانانەی کە من لامە تەواوی ئەو کۆچبەرانە چکەم بە کەسوکاریان نموتووە وتومە هەر کۆچبەری ئەگەر ماوەی 3 ڕۆژ تا 4 ڕۆژی پێچێ من ئەمە لە ڕێگای کورساتەوە بۆ کەسوکاریم کۆچبەرانە باسکەم ئەگەر 3-4 ڕۆژی پێ بچێ هەر کۆچبەرێک لەناو تورکیا شوێنان دەنگی نەمێنێ ئەوە 100% لە گردوخانەکانی تورکیا دەست بەسەرە ماوەی 2 ڕۆژ 2 هەفتەی پێ ئەچێت تاوەکو ئاودی ئیبراهیم خەلیل دەکرێتەوە جا ئەم زانیاری بۆ کەسوکاری کۆچبەرەکانیش لەلایەن بێ بۆی جتن لەو قەلەقی و دراوەکیان نەمێننەوە تەواوی ئەو کۆچبەرانەی کە ئێستا لە ناوخودی تورکیا و یۆنانیش دەنگیان نەماوە لە تورکیا لە گردوخانەکان دەست بەسەرن تا ئەو ڕۆژەی دیپۆرتی ئیبراهیم خەلیلیان دەکەنەوە دەنگیان نامێنێ بۆ لەبەرەوەی یۆنان هەر کۆچبەرێک کە دیپۆرتی تورکیا دەکاتەوە مۆبایل و تەواوی ئەشەو شتەکانە لێ ئەسێنێ ناهێڵە پەیوەندی بە کەسوکاریانەوە بکات باش کاگڕنج دەمەوێت بزانم کە کۆدەنگیەک نییە لەلایەن ئەو وڵاتانەی کە پەنابەریان هەیە کۆچبەریان هەیە لە یۆنان لە ئیتالیا لە تورکیا پێشلکاریان بەرامبەر دەکرێت وڵاتان چی دەڵێن سەبارەت بە هاوڵاتیەکانی خۆیان بڵێ من خۆم لە وڵاتی یۆنان دەژیم خەڵکی یۆنان بەرامبەر بە کۆچبەران زۆر باشن ئاگدارم ڕۆژانە و خەڵکی کە مەسەن لە ڕێگای وشکانی و ئایانەوە سرور ببەزێنن بێن بە وڵاتی ئەمە بێتە هاندانێک بەڵام باسی خەڵکەکە ئەەکەم پرسیار لێکردوم باس لەوە دەکەن کە ئەگەر خەڵکی سەر سنوورەکە گوندەکان و دیهاتەکان خواردنیان پێ نەدابان ئاویان پێ نەدابانیان هاوکاریان نەکردبایە دوور نەبوونە ئەو دارستان و جەنگەڵانەیە بمربانایە تا بۆیە بەڕاستی ئەوەندەی کە مەسەن دەبینم خەڵکی وڵاتەکە یانی یۆنان یان سن ئیتالیا وڵاتەکانی کە هاوکاری کۆچبەرەکان دەکەن بەڵام سەبارەت بە ڕێکخرا و دام و دەستگاکان زۆر کەم تەرخەمن ئەوەش وەکو باسم کە دوو هۆکارە هۆکاری یەکەم کە وەرزی کۆڕۆنای هەسە لە کۆتاییشی پێهاتەوە بەڵام ئەوەکو دلیلێک وەکو سیاسەتە بەکاردێنن بابەتی دووەمیش مەسلەی ئۆکرانیایە کە ژن و منداڵێکی زۆر دێت بۆ وڵاتانە بە تایبەت وڵاتی یۆنان کە من ئێستا لێرم 45,000 کەس بلە ژوو منداڵ ڕوو لە وڵاتە کردووە ئەوان ترسیان هەر لەوەی کە کۆچبەری زیاتر ڕوو لە وڵاتە بکات کێشەیان بۆ دروستکەن یاخود ئازار بدرێن بۆیە چاوپۆشی لەوە دەکەن کە خەڵک نێت بەڵام پارێزگاری لەو خەڵکی ئۆکرانیا بکەن بەڵێ بەڕێز ڕەنج پشتدەری کە ڕێزیان ڕۆژنامە نووس بوون ڕاستەخۆ لە یۆنانەوە بەڕێگەی سکایپ لەگەڵمان بوو ئەو زانیاریانی پێداین لەسەر ڕەوشی کۆچبەران زۆر سپاس بۆ ئامادەبوونت مادوو نەبێت